امریکای جزا دان سر چند کسو سازین که گریدای رخصتنا اخوان المسلمین حکومت کوبای و کمک مزنا قاچاقچی ماده هشبره وزارت دروا هر وها خلاتک 15 میلیون دلاری ترخان کر جبو زانیارین لسر کمپانیا که ایرانی و برپرسنوی جبو آگاهین بهتر نها پیمنیر ما سوران خاطریج وزارت دروا بمرایه دم باش سوران تلدور وان جزا و خلاتان چهیه بەڵێ چەند کاتژمێرێک لەمە پێش وەزارەتی خەزینەی ئەمریکا دۆرێکی دیکەی لە گەمارۆکانی بەسەر حکوومەتی ئێران و ئەو کەسانەی پەیوەندیان هەبێ بە حکوومەتی ئێرانەوە سەپاند ئەم گەمارەوانە بازرگانێکی ئێرانیان بەناو بابەکی زەنجانی کردوتە ئامانجکە تۆڕێکی گەورەی بازرگانی هەیە هەم وەزارەتی دەرەوەی ئەمریکا و هەم وەزارەتی خەزینەی ئەمریکا دەڵێت کە بابەکی زەنجانی لە ئەم تۆڕە بازرگانێکە هەیبووە کەڵکی وەرگرتووە بۆ ئەوەی کە پارەسپی بکاتەوە بۆ ئەوەی کە گەمارۆکان دۆر لێ بدات گەمارۆکانی ئەمریکا لەسەر حکوومەتی ئێران و بۆ ئەوەی کە یارمەتی ئەو چالاکیانەی بدا چالاکیانەی حکوومەتی ئێران بدا کە سەقامگیری ناوچەکە تێکەدا هەر لە چوارچێوەی ئەم گەماروانەدا چوار کەس و نۆ کامپانیا خراونەتە لیستی گەماروەکانەوە پێش ئەم گەماروانەش دەزانین کە بەرنامەی پاداشت بۆ دادپەروەری وەزارەتی دەرەوەی ئەمریکا دوو کەسی دیکەی لە یەک لە کۆمپانیەکانی گەورەی ئێرانی خستنەوە ئەم پاداشەوە خەڵاتی بۆیان دیاری کرد ئەم بەرنامەیە پێشتر لە ڕازبەری ساڵی پاردا بۆ زانیاری لەسەر کۆمپانیای بەهژول پارس و هەروەها دوو کەس لە بەڕێوەبارانی ئەم کۆمپانیایە 15 میلیۆن دلار خەڵاتی دیاری کرد بوو ئێستا دوو کەسی دیکەی لە کۆمپانیە بەڕێوەبارانی ئەم کۆمپانیاشی خسووەتە ناو ئەم بەرنامە بۆ ئەم خەڵاتەوە بە هەندێک لە قسەکانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لەسەر ئەم بابەتە ببینین و ببیستین. یه مجموعه بازرگانی ایرانی است که بەژول پارس کۆمەڵەیەکی بازرگانی ئێرانیە کە هەندێک مادەی هەستیار دابین دەکات و پارە سپی دەکاتەوە بۆ سوپای پازدارانی ئێران ئەگەر هەر زانیاریەکتان لەسەر بەهروز درەخشەندە مەهدی فەرشتی سارا نیعمەتی و مەهدی نیلی هەیە لەوانەیە شایستەی وەرگرتنی پاداشتی تا 15 میلیۆن دلار و هەروەها گواستنەوەتان بۆ شوێنێکی پارێزراو هەبێت. بەڵێ وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت کە جیا لە ئەم کۆمپانیایە یانی کۆمپانیای بەهژول پارس بۆ ئەو زانیاریانەیە کە ببێتە هۆی تێکدانی میکانیزمی دارایی سوپای پاسدارانیش 15 میلیۆن دلار خەڵاتی تەرخان کردووە بەشێکی زۆر لە گەمارەوەکان لەسەر حکوومەتی ئێران بووە ئەو کەسانە پەیوەندیان هەبوو بە حکوومەتی ئێران بەڵام ڕۆژی پێنجشەمبە هەروەها چوار ئەندامی ئیخوان المسلمین و هەندێک ڕێکخراوی سەر بە ئەم بە ئیخوان المسلمین خرانە لیستی گەمارەوەکانی ئەمریکاوە بە گوتەی نووسینگەی کۆنتڕۆڵ داراییەکانی دەرەوەی وەزارەتی خەزینەی ئەمریکا یا ئۆفەک محمود ئەلەبیاری کە بەرپرسی باڵای ئیخوان المسلمینە ئیخوان المسلمینی مسر و لە بریتانیا دانیشتووە و هەروەها سێ ئەندامی دیکەی ئەم ڕێکخراوە خراونەتە لیستی گەماروەکانەوە چەند ڕێکخراوی سەر بە ئیخوان المسلمینیش خراونەتە لیستی گەماروەکانەوە وەزارەتی خەزینەی ئەمریکا دەڵێت ئەم کەسانە یارمەتی مادیان حەماسیان داوە کە بە وتەی وەزارەتی خەزینە حەماسیش بەشێکە لە ئیخوان المسلمین وەزارەتی دەرەوەی ئەمریکاش دەڵێت کە ئەم کەسانە لەم کۆمپانیانە کەڵکیان وەرگرتووە لە هەندێک دامەزراوەکانی حەماس کەڵکیان وەرگرتووە لە هەندێک دامەزراوەی خێرخوازی کەڵکیان وەرگرتووە بۆ ئەوەی پارە بگوازنەوە و یارمەتی دارایی تێرۆریزم بدەن. وەزارەتی خەزینە هەروەها زیاتر لە 50 کەس و دامەزراوەی مکسیکی خسووەتە لیستی گەمارۆکان و کە پەیوەندیان هەبووە بە یەکی لە گەورەترین گروپە قاچاقچیەکانی مادەی هۆشبەر لە ئەو وڵاتە وەزارەتی دەرەوەی ئەمریکاش دەڵێت کە ئەم سزایانە یەکێک لە تونند و تێشترین و مەترسیدارترین گروپە قاچاقچیە مادە هۆشبەرەکانی لە ئاسی دنیادا کردووەتە ئامانج هەروەها 9 کەس و دامەزراوەی کوباییش کراونەتە ئامانج کە پەیوەندیان لەگەڵ حکوومەتی کوبا هەبووە ویسویانە گەمارۆکانی ئەمریکا لەسەر ڕژیم کوبا دۆر لێ بدەن. بەڵێ سۆران هاوکاتی ئەم سزایانە دیارە وەزارەتی دەرەوە بۆ ئەگەری پەرەسەندنی ئاڵۆزیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئامادەکاری دەکات ئەکرێ لەو بارەیشەوە زانیاریمان ئەگەر هەرچی هەیە پێ بڵیت؟
بەڵێ بەفرەوە بە پێ راپۆرتەکان وەزارەتی دەرەوەی ئەمریکا سەرقاڵی دروستکردنی ژوورێکی ئۆپەراسیۆنە بۆ ئەوەی بتوانرێت لە کاتی لە ئەگەری ئاڵۆزبوونی زیاتری دۆخەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بتوانێت یارمەتی هاوڵاتیانی ئەمریکا بدات و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بیان هێنێتە دەرەوە. ئەم ژوورە لە خولی یەکەمی شەڕ و پێکدادانەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش دروست ببوو کاتێک کە حکوومەتی ئێران هێرشی کردە سەر وڵاتانی ناوچە و بەهۆی هێرشەکانی حکوومەتی ئێرانەوە ئاسمان داخرا و گەشتە ئاسمانیەکان هەڵوەشانەوە. لەو کاتەوە هەزاران هاوڵاتی ئەمریکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گیریان خوارد و ئەم ژوورەی کە ئەو کات دروستکرا یارمەتی ئەو هەزاران کەسی هاوڵاتی ئەمریکیدا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێنە دەرەوە. ئەم ژوورەی کە ئێستاش ژووری ئۆپەراسیۆنێش کە ئێستاش وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەیەوێت دروست بکە هەروەکو ئەو ژوورەیە کە لە خۆلی یەکەمە دروستی کردبوو. ئێستاش ئەگەری ئەوە هەیە کە ئالۆزیەکان زیاتر بن وە شەڕ و پێکدانانەکان هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگرنەوە و ئەگەری هەیە دیسان ئاسمانەکان ئاسمانی لە هەندێک وڵاتان داخرێت و گەشتەکان هەڵوەشێتەوە بەتایبەت پاش ئەوەی کە هەندێک لە کۆمپانیەکانی فڕۆکەوانی ڕایەگەیات کە گەشتەکانیان بۆ هەندێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاگرتووە و بە پێ ئەم راپۆرتانێک کە بەڵاو بووتەوە بە وەزارەتی دەرەوەی ئەمریکاشیان ڕاگەیاندووە کە ئەگەری هەیە کە ڕاگررتنی گەشتەکانیان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست درێژ بکەنەوە. ئەلبەتە ئەوە دەزانین کە لە چەند ڕۆژی ڕابردووشدا وەزارەتی دەرەوە چەند جار هۆشداری داوەتە هاوڵاتیانی خۆی کە سەفەر نەکەن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست یا ئەگەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەجێ بێڵن. بەڵێ سۆران خاتری پەیامنەری دەنگی ئەمریکا لە وەزارەتی دەرەوە سپاس بۆ زانیاریەکانت سۆران.